خۆشەویستان و ئازیزانی بەرنامەی دیمانەی کەی مەگەزین، ئەم جارەیان بەرنامەکەمان زۆر جیاوازە لەگەڵ کەسایەتیەکی ناسراوی کووردە، ئەویش ئاوازدانەر هەڵکەوت زاهیرە کە یەکێک لەو کەسانەی زۆرترین قسە و باسی لەسەرە و لەلایەن هەندێک کەسەوە بە پاشای میوزیکی کوردی ناوبانجی دەرکردووە. جگەلەوانەش پێشووتر ڕاوێژکاری هونەری حکوومەت بووە، کاری بۆ زۆربەی هونەرمەندانی کورد و عەرەبیش کردووە. ناوبراو لەم بەرنامەی دیمانەی کەی مەگەزیندا بۆ یەکەم جار چەند نهێنیەکی ژیانی خۆی ئاشکرا دەکات، وەڵامی چەند پرسیارێکی ئێمە دەداتەوە. هەڵکەوت زاهیر وەکو زۆر گەنجی دیکەی ئەو سەردەمە بڕیاری ڕۆژنی بەرەو هەندەراندا. چۆن بۆ ئەو بڕیارەتدا و ئەو سەختیانەی تووشی تۆ بوون چی بوون؟ چۆن بوویتە کەسایەتیەک لە کوردستان؟ سەرەتا بە خێراتتانەکەم دەستخۆشیتان لە یەکەم خۆشحاڵم کە کۆمەڵێک گەنج خەریکی بەرنامەیەکن دایمە هەمیشە لە ئیدی گەنج و بیری گەنجەوەشتی جوان و شتی تازە و باش لەدایکە بێ. بێگومان هیچ دەرکەوتنێک و هیچ شوهرەتێک و هیچ ناو دروستبوونێک بەبێ زەحمەت نابێ. هەموو کەسێک کە بەدەست بەکارەکانێکە زەحمەتێکی زۆر تووشی ژیانی دەبێت بەرەنگاری ئەو زەحمەتانە بێتەوە. من تموحم هەبوو بۆی کە بگەم وەکو ئەمڕۆ ئەم ناوەی کە هەم بە هەندێک قۆناغی زۆر سەختدا تێپەڕین لە ئەڵمانیا لە پێناوی کە بخوێنم تەقوی بواری هونەرەکەم بکەم. کۆمەڵێک زەحمەتیم بینیوە لەوێ قوتابێ بە ئیشکات لە کۆمەڵێک جێگادا جاریوایە دوو ئیش بکەی لەبەر بتوانین پارەی زانکۆکە بدەیت. زۆر زەحمەتە لەبەر ئێمە لە مناڵی و لە ئەڵمانیا لەدایک نەبووین بتوانین وەکو ئەڵمانێک بخوێنیت. ئەو زەحمەتیانە هەیە لە ڕووی زمانەوە، لە ڕووی تەقوی ژیانتەوە، لە ڕووی هەموو شتەکانەوە. بێگومان کۆمەڵێک زەحمەتیم کێشا هەتاوەکو خوێندن و بۆ خۆشم بە شەرێکم ینی بە سەبرم ینی ئارامم ئەتوانم سەبرکەم تەحملی زۆر ناخۆشیم کردەوە. بەڵام خۆشبەختانە توانیم بگەمە ئەوەی ئەو تموحانەی هەم بوو پێیگەشتم. سەختترین شت چی بوو کە ڕووبەڕووت بوو بێتەوە؟ ئەوروپا 4 ساڵی ئەخیری کە قۆناغی خوێندن سەختترە بوو، پێداویستی سەختترە بۆ بۆیە ئیش دوو ئیش بکەیت. بەیانیان من سەعات 5 بەیانی ئیشێک مەکرد لە ئەوەی کە تۆ بتوانی بەریت تەوزیعکەی ئیش بکەیت تاوەکو ساعت پێش کاتی خوێندن. دواترش دوای خوێندن ئیشێک مەکرد لە بەروی کە بتوانم پارەی زانکۆکە بدەم و ژیانی تەواتی ببەسەر. لەوێ چ کارێکت دەکرد؟ وتم تەوزیعکردنی بەرید و لای لە شەریکێکیش وەڵامی تەلەفۆن مەدایەوانێ تاوەکو بتوانم ئەو پارەی کە پێویستمە بۆ ژیانم بۆ زانکۆم چێکی بکرد. کاتێک تۆ گەڕایتەوە کوردستان بوویتە ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێم کە لە کاتێکدا زۆرێک لە هونەرمەندانی گەنج لە سەردەستی تۆ دروست بوون و دەگوترێت شۆڕشێکی هونەریت لە کوردستان بەرپا کرد. بەڵام کاتێک لە پۆستەکەت نەمای ئەو شۆڕشە لەبار برە. تۆش پێت وایە ئەمە وابێت؟ من ئەوە دەڵێم بێگومان وایە لەبەرەوەی کە من گەڕامەوە توانین فەزایەکی جوان دروستکەم لە هونەر، کۆمەڵە گەنجی تازە بێنمە پێشەوە، کۆمەڵی ئەو هونەرمەندانی کە کاریان کردو ستایلیان بگۆڕم. دواتر ڕاگەیاندنی هونەری ئەهمیەتی پێدرا، کۆمەڵی گەنجی زۆر لەو بوارانە هاتنە پێشەوە دروست بوون، دەستمان گرتن و وای لێ هاتوو مانشەتی جەریدەکان و مجلەکان ئەگەر بێت و هونەرمەندەکانی من و هەواڵێکی من نەبوایە ئەو فرۆشتەی نابوو لە بازار. ئەمە ڕاستیەکە کە یەکەم جارە من ئاماژە بەم خاڵە بدەم. دواتر بژێوی هونەرمەندان و ژیانی هونەرمەندان خۆشتر بوو. بەسائلی سیدی دروستکردن و هەموو کە هونەرمەندی وارێت بۆ ساڵی سیدی دروستکە، ئەلبوم کە، کلیپ کە، کۆنسرتی باشکە لەم وڵات توانیم هونەرمەندانی کورد بمە دوبەی، لوبنان، ئوردن، حتا بە وڵاتانی ئەوروپا ئەولا فیستیڤاڵاتی سینەما دەستی پێکرد بۆ ئەوەی کە فیلمی کوردی بچێتە فیستیڤاڵەکانە و چەندین قوتابیم ناردە دەرەوە بە خوێندن. بێگومان من
چەند ساڵێک دراستە لەسەرەمە کرد بوو هەمیشەش کەسێک کە وەکو ئەستێرەیەک بتوانێت کار بکات درەوشانەوەی خۆی هەبێ بێگومان بەرامبەرەکانیشی و ئەترافەکانی دواتریش کە من لە حکوومەت کشەمەوە وتەوەژێکی زۆر هەبوو بۆ هەڵکەوت بۆ هەڵکەوت باشە دوای من بزانم چیان کرد خەڵک خۆ من هۆنەرەکەی من هەرما هەر پەرم پێدا کاری زۆر باشتریشم کردەوەکو ئاستی شخصی خۆم توانیم گەمە لوتکەترین گۆرانی بێژی عەرەب و سەمیرە سەعید و میادە حەناوی و نەسرین حمێدان و دەرهێنەری بەناوبانگ فادی حەداد لەو ئاستانە داستاندارێکی دەرەوە ئیشکە خەڵاتی باشترین مۆسیقاری 2012 شەرقی ئەوسەتم وەرگرت چەندین خەڵاتی وەتانی عەرەبیم لەسەر ئاستی تەلحین وەرگرتووە باشترین ناوەزانەر لە عەرەبدا لە وڵاتەکاندا دوای من ئەو شتانە وەکو خەڵکە زاهیر ما ئەو هونەرمەندەی لەگەڵ منیش ئیشی کرد هەر ماوە بەڵام وەسەتەکە بە ئامانمەوە ئەگەر جارێکی دیکە بوویتەوە ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت دەتوانی هەموو ئەوانە بکەیتەوە کە لە ئێستادا باسییان دەکەی؟ هەمیشە من دەتوانم زۆر ڕاوێژکاریش لەگەڵ من کاری کردو ناو جێگا و مەکانیان دیارنەوە شەرنی لە مۆزوعی سەلاحیەت شەرتە لەوەی ئینسان تۆ خۆت چیەکەیت خۆت توانە چێ خۆت بیری چێ خۆت چۆن قەنەعەتێک دروستەکەی بۆ بەرامبەرەکان سەردەسەڵات لە تۆ زیاتر سەروتر یعنی من توانیم لە ئەنجومەنی وەزیران ببێتە ماڵشی هونەرمەندان مشکلەیەکیانە بوو کارێکیانە بۆ هەمویان ڕۆیان کردە ئەنجومەن بۆم جێبەجێ کردم بەڵام ئایا ئێستا بۆ شێوێ دەبێت منێک پێم وایە خۆم ئیشێکم هەبێ زەحمەتە بتوانم جێبەجێکەم لێ کەوایە دەتوانی هەمیشە من دەتوانم وەک خۆم من کارەکانم هەر بەردەوام با چەندی هونەرمەندی عەرەب مێناوە بە کوردی گۆرانێڵێ تازەتریان دیانە کەرەزۆن گۆرانێکی بە کوردی و کوردستان داوتووە بە زمانی کوردی ئەمە ڕنگدانەوەی کارەکانی هەڵکەوت زاهیرە کە لەسەر ئاستی هونەرمەندەکانی دەوروی عەرەبیش تاسیرەکەن مۆزیکی منیان دەوێت زیاتر لە 50 پرۆژەم لە بەردەستە ئێستا حتا لە ئاستێک وڵاتە عەرەبیەکان لە سەرکەوتنی گۆرانەکەی سەمیرە سەعید و میادە حەناوی وڵاتە عەرەبیەکان داوای گۆرانی ڕەسمیم بۆ لێکرد بە وڵاتەکەی خۆیان تازەترینیشان وڵاتی ئیماڕاتە زۆر جار گوتوتە کەناڵێکی گەورەی هونەری لە کوردستان دەکەیتەوە بەڵام تا ئێستا ئەو کەناڵەمان نەبینی بۆچی؟ بەداخەوە بوارەدۆخی کوردستان و بواری اقتصادی کوردستان بەرە ئەو ئەقارە ڕۆشت ئەژنامەڵە من بەنیازی ئەوە بووم کۆمەڵی گەنجی باش بێنمە پێشەوە لە وەکو ئائیلەیەک ئەگەر فلاش باکێک بگەڕێتەوە دەبینی کۆڕک لە سەرەتا کە من دەرسم کرد بە بچووکترین ئیمکانیەت ئەو کەسانەی کە لەگەڵ من یان کاریە کرد بە پەنجەی دەست ئەژمێرا وەک کاک محەممەد جەمیل بوو کاک باجەت بوو دەرباز یونس بوو میرا بوو کۆمەڵێک گەنج بوون کۆمەڵێک مۆنتێر بوون کۆمەڵێک خەڵک بوون یعنی بە ئیمکانەتێکی زۆر کەم توانیمان کۆڕک ببێتە نمبەر 1 لە کوردستان هەموو گەنج و خەڵکێک سەری کۆڕکیە کرد نەست و دوی گەورەمان هەبوو نەشێت دکتۆر محەممەد زازا هاوشان لەگەڵمان بوو هونەرمەند هانی بوو کە بەرنامەی کۆڕک ستارمان نەکرد کابوو بە ڕۆژی یەکشەمان ئێواران سەعات 8 بۆ 9 هەموو کەسە تەماشای کۆڕکیە کرد وزایەتن کاتی گۆرانیکانیش بۆ پێت وایە کەناڵی کۆڕک لە ئێستادا بینەری نییە؟ بێگومان 100% تەلەڤیزیۆنێک نییە بەڕای من بەوەی بە ناوی کۆڕک کە تەماشا بکرێت و لە ڕێتینگدا هەبێ نەخێر ئەسڵەن وجودی نێلای من سەراحەدە من نەکڕای منە ڕێم و خەڵکێک ئێستا دەنگۆیەک هەیە دەڵێن دەبیتە بەڕێوبەری کەناڵی زاگرۆس ئێمە دەمانەوە لە دەمی خۆتەوە بیزانی ئەمە ڕاستە؟ هیچ خەبەرێکم لێ نییە و شتیواشم نەبیستووە و بڕاش ناکەم من شتیوا بکەم من لەگەڵ نوێ خوازیم هەمیشە ئەگەر تەلەڤیزیۆنێکیش بێ بڕیار بێبیکە دەبێ ناوێکی تازە بێ هیچ کەس کاری نەکرد بێت من دروستکەری ئەو کەناڵە بم من نایکەمە نابمە مدیری بەڕێبەری تەلەڤیزیۆنێک کە بەدڵی من نەبێ تۆ چی لەسەر دەشنێ مڕاد دەڵێ؟ کە ئەو یەکێک بوو لەو کەسانەی سەرەتای کارکردنی لە بواری هونەردا لەگەڵ تۆ بووە دەشتنی لە لای من یەکێکە لەو هونەرمەندە سەرکەوتوانەی کە لە مێژووی کورد مستەحیلە لە ستایلی پۆپ کەسێک هەبێت بتوانێت منافەسەی بکە ئەو قابلیێت و ئەو توانایی کە لەودا بەدی دەکەم و دەبینم من تا ئێستا لە هیچ هونەرمەندیشکە نەبینەوە تەمە ناکەم هەر بەردەوام بێ و کاری خۆی بکە و سەرکەوتوو بێت پێت وایە لە ستایلی پۆپ باشترین هونەرمەندە؟ بێگومان بێ هیچ منافەسەیەک بەوانەی کە ئێستا لە ساحەکەن کارەکەن زەحمەتە کەس مقارنە نەکرێ بە دەشنێ وڵات دەشنێ و هێلیلۆف هەردووچیان لە ستایلی پۆپ کار دەکەن کامیان بە سەرکەوتوتر دەزانی؟ بەویشدا بە بڕوای من
بەڕۆی من ڕێزم هەیە بۆ هەموو هونەرمەندێک ڕێزم هەیە بۆ هەموو هونەرمەندێک کە کارەکە لەگەڵ من یا لە غەیری کاری من بەڵام بێویژدانیە بێزەمیریە ئەگەر بێت و دەشتێ موڕات لەگەڵ هێلیلۆف لەگەڵ ڕێزم بۆ خات و هێلیلۆف لە یەک قیاسدا بگرێت دەشتێ لە لووتکەیە بەرهەمی هونەرمەندێک لە دوو گۆرانی ناتوانین تەقیمکی بە تاریخێکی سێ ئەلبومی و دەشنی یەکەمین هونەرمەندە لە کورد ساحەی کوردی بڕی بۆ فەزای ئەوروپا و هەرچی وڵاتە لە جیهان وەکو سەحافە باسی کارکتەری ئەم هونەرمەندەی کردووە من مۆفقیت بۆ ئەو بەڕێزەی تر ئەخوازم ناوی کەس نابم بەڵام ناکرێت تەقیمی دوو کاری هونەری لەگەڵ تاریخێکی درێژخایەن وەک یەک تەقیم بکرێت لە ستایلی پۆپ مەوهێبەی وەکو دەشتێ مورات مستەحیلە جارێکیکە لە کوردستان بەو قووەتە بەو تااقەتە بەو مەحبوبیە لەدایک بێتەوە دوای 10 ساڵ دابڕان لە نێوان تۆ هونەرمەند لەیلە فەریقی ئێستا جارێکی دیکە بەیەکەوە کار دەکەنەوە ئەم جارەیان دابڕان لە نێوان تۆ و لۆکەدا هەیە پێت وایە هەمان سیناریۆ دووبارە دەبێتەوە ڕۆژێک دێت لەگەڵ خانمە گۆرانی بێژلۆکە دەست بەکاری هونەری بکەنەوە باسی هونەرمەند لەیلە فەریقیت کرد هونەرمەند لەیلە فەریقیەکێکە لە هونەرمەندە بەڕێزانە لای من وەکو ئاسی هاوڕێیەتی کەسێکی زۆر بەڕێزە کەسایەتێکی زۆر بەتوانایە هەموو کەسێک لە کورد دەزانێ هونەرمەند لەیلە فەریقی چییە چ تاقەیەکە بێگومانێ مەگەڕاینەتەوە بە تاقێکی زۆر پاشویشەکەین و بێگومانم ساڵی 2017 ساڵی لەیلە فەریقی دەبێت ئێمە دواتر باسی چۆنیەتی کارکردنەوەت لەگەڵ لەیلە فەریقی دەکەین جارێ با لەسەر پەیوەندی تۆ لۆکە خام بمێنینەوە ئامادەی جارێکی دیکە کاری لەگەڵ بکەیتەوە من پێش ئەم پرسیارە ڕامگەیان دەڵێم دەرگای من بۆ هەموو هونەرمەندەکان هەمیشە کراوەیە دەرگام لە هیچ کەسێکدا نەخستووە و لە هیچ هونەرمەندێکی خۆم عاجز نەبووم من دڵم لە هیچیان نێشاوە خلاف هەیە خلافی هونەری و ئەمە ناکاتە کۆتایی دنیا هەموو کەسێک خلافێ بێ و دەگەڕێتەوە وەگە باس لەسەر لۆکە دەکەیت لۆکە هەمیشە ڕامگەیاندووە کەسایەتێکی زۆر بەڕێزە زۆر خۆشەویستە لە لای من وەکێکە لە بەشە شانازەکانی هونەری ژیانی من لۆکە زاهیرە و هەمیشە بە افتخارەوە باسیم کردووە قەتیش لە وشەیەکم پەشیمان نیم بەرامبەر هونەرمەند لۆکە زاهیر کرد بێتم ئەو کەسایەتێکی بەڕێز هونەرمەندێکی زۆر بەڕێز و دەنگێکی ئێجگار خۆشی هەیە و هەر کاتێک لۆکە حەز بەکارکردنەوە بکات بەو پەڕی خۆشحاڵیەوە چکم من بەش بە حاڵە خۆم هیچ عاجزبوونێک و هیچ شتێکم بەرامبەر لۆکۆنی ئێستا پەیوەندیتان لە چ ئاستێکدایە؟ وەڵڵاهی ڕێز و خۆشەویستی و احترام پەیوەندی تەلەفۆنی و نامەتان لە نێواندا هەیە؟ شەک نییە من ئەزانی چۆنە ممکنە لە بینی هەموو کەسێکدا هەندێک جار دوورکردنەوە دروستە بێت شەر نییە ئینسان هەموو ڕۆژێک لەگەڵ بەرامبەرەکەی لە تەلەفۆنی بێ زۆر هونەرمەند هەیە بە 5 ساڵ 4 ساڵ قسەمان نەکردووە هەر کاتێکیش هاتۆ تۆ لای من دانیشتم دەستمان بەکار کردێتەوە هیچ مشکلەیەک لە بین نییە من وەک خۆم مشکلم لەگەڵ کەس نییە یعنی مسامحم لەگەڵ نەفسی خۆم حەزم بە عاجزبوون نییە لەگەڵ هیچ کەسێک لە وەڵامی تۆ ئەوەمان بۆ دەردەکەوێت ئێستا هیچ پەیوەندیەکتان نییە وایە؟ تۆ لە پرسیارەکانت بەحراجەکەی من وتم هیچ مشکلەیەکم وەک خۆم لەگەڵ هیچ کەسێک نییە هەر کەسێکیش ئەلوویەک بۆ من کات لەسەر لەسەر چاومیدانی دوای نەمانی پەیوەندی لەگەڵ تۆدا ئەلبومێکی گۆرانی بڵاو کردەوە کە لەلایەن هونەرمەندێکی دیکەوە کاری بۆ کرا تۆ هەم وەکو ئاوازدانەرێک و هەم وەکو مامۆستاکەی ئەو بەرهەمەکەی چۆن هەڵدەسەنجێنی لۆکە زاهیر دەنگێکی زۆر خۆشیە بەلاشە گوت و مەتواناکی زۆر باشیشی هەیە بەڵام تەقیمی هیچ کارێکی هیچ کەسێک من بە خراپە ناکەم هەموو کارێک قابل و جمهوری خۆی هەیە بەڵام ناسی نیەوێ دەنگ بەڕای من پێم وایە ئەو کارێکە بۆ لۆکە کراوە ناسینی دەنگی لۆکەی تێدا نیە هەرەوەن دەڵم ناڵم خراپە بەڵام ناسینی دەنگی لۆکە و توانای دەنگی لۆکە لەوە زیاتر تۆ بە چ پێوەرێک دەڵی ساڵی 2017 ساڵی لەیلا فەریقی دەبێت بەرهەمەکانتان لە چه ئاستێکدایە؟ هەمیشە من کارەکانی من لە بازار و لە ساحە قسەی یەکەمی کردووە بەلا شەکەوە دواتر کە باز لەسەر هونەرمەند لەیلا فەریقیەکەی ینی ڕقەمێکی کورت ینی هونەرمەند لەیلا فەریقی لە لووتکەی گۆرانیدا بۆ کاتێکە وەستاوە ئەلبومی گوێم لێگرن باشترین ئەلبوم بوو
و بێگومان کە گەڕای نیشتەوانێ هونەرمەند لێلا فەرقی دەستی بە کارەکان کردو لێلا فەرقی هونەرمەندێکی زۆر پرۆفشناڵ و زۆر بەتوانایە تاقەیەکی ئێجگار زۆر باشی هەیە لە گۆرانی و ئەو ئیشانەی کە ئێمە حازرمان کردووە پێم وان نییە بەو ستانداردە کاری تر هەبێت لەگەڵ ئەو کاری ئەو لەیەک تەقیم دابێت یعنی کارەکانی لە ستانداردێکی زۆر بەرزدایە چکم توانای ئەویش ئەوەی پێویستە و هەمیشەش لە ناو بازار و ناساحەی کوردستان کە باسی هونەرمەند لێلا فەرقیەکەی باسیکێ لە گەورەتی هونەرمەندەکانی کوردەکەی یعنی چۆن لە میلەتان باسی لوتکەکانەکەی هونەرمەند لێلا فەرقی یەکێکە لە لوتکەکان کارکردن لەگەڵ لەیلا فەرقی سەختە؟ ئێجگار خۆشە بنەسەرنەوە لە من زەحمەتی نابینم لەبەرەوەی ئێمە یەکتری ئەناسین ئێمە کارەکانمان لەگەڵ یەکتری زۆر ئاشنایە و من یەکێک لە خۆشترین خاترەکانی من لەگەڵ هونەرمەند لێلا فەرقیە لەبەرەوەی زۆر خۆشە کارکردنی لەگەڵ من زۆر خۆشە ئێمە هیچ سترێسێ لە بینمان نییە زۆر بە جوانی کارەکەی تێگەشتمان بەرامبەرێک لە کارەکان زۆر زۆرە و زۆر خۆشحاڵم من لەگەڵ هونەرمەند لێلا فەرقی هیچ سەختێک نبینم بەنەسەت منەوە وایە من نازانم هەز دەکەین بەر لە کۆتایی ڕای تۆ لەسەر سێ هونەرمەندی گەنج بزانین بەڵام بەڕستەیەک عەمار کوفی دەنگێکی زۆر باشە پەرواز حوسێن کەسایەتێکی زۆر بەڕێز دەنگێکی زۆر شیرین هونەرمەندێکی زۆر باش میرا یەکێکە لە هەرە دەنگە خۆشەکان لەوانەیە کە من دروستم کرد بێ لە کوردستاندا لە کۆتاییدا چ قسەیەکت ماوە بۆ کەی مەگەزین دەستخۆشیتان لێ یەکەم ومێ دەکەم بتوان بە ستایلێکی گەنجانە بەو شێوە دیمانەوە گرنگی بە هەموو هونەرمەندەکان بدەن و کاری باش بکەن جێگای دەستخۆشیە و سوپاسدانەکەم